لەم ڕۆژانەی دواییدا بەرپرسە سیاسی و سەربازیەکانی ئەمریکا بە زمانی هەڕەشە دژی کۆماری ئیسلامی ئێران قسە دەکەن و باسی وەڵامدانەوەی خێرا دەکەن بۆ هەر هێرشێکی ئێران بۆ سەر بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. تۆڕی میدیای فاکس نیوز وتەی دوو بەرپرسی سەربازی بڵاو کردەوە کە پێنتاگۆن بیر لەوە دەکاتەوە کە 7,000 سەرباز بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی ئێران بنێرێتە خۆرهەڵاتی ناوەڕاست. لەو بارەیەشەوە وەزیری بەرگری ئەمریکا مارک ئێسپەر هەفتەی ڕابردوو لە بەردەمی لیژنەی هێزە چەکدارەکانی کۆنگرێسدا باسی هەوڵی وڵاتەکەی کرد لە ڕووی بەهێزکردنی توانای بەرگری و زیادکردنی هێزی هاوپەیمانەکانی دژی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران و ڕایگەیاند ئەگەر ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندی و هێزەکانمان وەڵامێکی توندی دەدەینەوە. مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکاش لە سیانزەی کانونی یەکەمدا هەمان هەڕەشەی ئاراستەی ئێران کرد. ئەم هەڕەشانی بەرپرسانی ئەمریکا لە کاتێکدا دێت کە لە 30 حوزەیرانی ڕابردووەوە کە ئێران فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکای خستە خوارەوە و ئەو وڵاتە وەڵامی نەدایەوە. ژینگەی کەنداوی فارس جۆرێک لە ئاسایش و متمانی بەخۆیەوە بینی و مەترسی جەنگی دوور خستەوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە هۆکاری ئەم هەڕەشانی بەرپرسانی ئەمریکا لەم کاتەدا چییە؟ ئایا پێشبینی ڕوبەڕووبوونەوەی سەربازی دەکرێت لە داهاتوویەکی نزیکدا؟ دەبێ وەڵامی ئەو پرسیارانە لەکوێ بن و هۆکارەکانی ئەم هەڕەشانە چی بن؟ لەم ماوەی دواییدا هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەی کەنداودا زیانی گەورە و کەمەرشکێنیان بەرکەوت بە تایبەتی لێدانی دامەزراوی استراتیژی نەوتی سعودیە و لە کارخستنی نیوەی هەناردەی ئەو وڵاتە کە بڕبڕەی پشتی ئابووری سعودیە داهاتەکانی ئارامکۆیە. ئەمریکاش هیچ کاردانەوەیەکی نەبوو. هەروەکو پێشتریش بۆ لێدانی کەشتیەکانی میرنشینی فوجێرەی ئیمارات کاردانەوەی نەبوو. ئەمەش متمانەی ئەو وڵاتانەی بە پشتیوانی ئەمریکا لەق کرد. بۆیە سعودیە لە ڕێگەی عومان و کوێیت و پاکستانەوە نامەی لەگەڵ ئێراندا ئاڵوگۆڕ کرد کە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ لە راپۆرتێکدا ئاماژەی بەو هەوڵە نهێنیانە کرد کە پەیوەندیەکانی باشتر کردووە و سعودیە لەوە دەترسێت جارێکی تر پرۆژە استراتیژیەکانی بەرهێرش بکەونەوە. تەنانەت لە دوای ئەوە لەگەڵ وڵاتی قەتەریشدا کەوتووەتە گفتوگۆ و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان کە وەزیری دەرەوەی قەتەر یەکڕیزی ئەنجومەنی هاریکاری کەنداوی بە خاڵێکی ئەرێنی لە قەڵەمدا بۆ سەرکەوتنی دیالۆگی نێوان ئەنجومەنەکە و ئێران. چاودێران بڕوایان وایە ئەمریکا نایەوێت ئەو گفتوگۆیانی ئێران و سعودیە بگەنە ئەنجام و هاوکێشەی قەیران لە ناوچەکەدا بە قازانجی ئەوە. ئەو هەڕەشانەش جارێکی تر بۆ چاواشەکردنی هاوپەیمانەکانیەتی. ئەمریکا مەترسی لە کاروباری عێراقیش هەیە. بۆیە هەڕەشەی ئاراستەی میلیشیاکانی سەر بە ئێران دەکات کە ناوبەناو هێرش دەکەنە سەر بنکە سەربازیەکانی ئەو وڵاتە. ئەمریکیەکان دەزانن دوژمنەکانیان لە عێراقدا کەم نین، بۆیە جەخت لە هەڕەشەکانیان دەکەنەوە. بەڵام بەو پێی ترامپ دەیەوێت دۆسیە گرنگەکانی دەروی وڵاتەکەی تا هەڵبژارنی 2020 بە ئارامی بهێڵێتەوە. دەکرێت ئەو لێدوانانەی بەرپرسە ئەمریکیەکان زیاتر لە داخوازی و پاڕانەوە لە تاران نزیکتر بن تا هەڕەشە بۆ بەکارهێنانی هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق تا ڕێگری لەو هێرشانە بکات.